ئەمڕۆ فستیڤاڵی هەفتەی چالاکی کتێبخانە دەست پێ کات لە کتێبخانەی گشتی سلێمانی لەوێژنی سۆڤان بەشداری ئاخر بەداخەوە جا ئەو چالاکیانە زۆر گرنگن هاژە کە لە کتێبخانەکان ئەنجامەدەێت چکە چەند ڕۆژێک ئەخایەنێت چالاکیەکە جیاوازە ڕەنگە کتێبێک یا دوو کتێب ئەخرێتە بەردیدی خوێنەر بۆی کە دواتر دابنیشن گفتوگۆی لەسەرکەن مناقەشەی لەسەرکەن یان خود چالاکیەکان جۆرا و جۆرن بەڵام ئەمڕۆمانوێت بزانین کە ئەو فستیڤاڵی کە با بڵێن فستیڤاڵی هەفتەی چالاکی کتێبخانەکانە دەستی پێکردو لە سلێمانی بە شێوەیەک بۆ زانیاری سەبارەت بە فستیڤاڵەکە وەربگرین کە چەند ڕۆژە خایانێت چۆن خەڵک تێدا بەشداریان کردووە ئەوە لەگەڵ دیاری وەستا عەزیز بەڕێوەبەری گشتی کتێبخانە گشتیەکان گفتوگۆی زیاترەکەین بەیانیتان باش وە هیوادارین کە ڕۆژێکی باشتان دەست پێ کرد بێت. کاک دیاری سڵاوت لێبێت لە سلێمانی و هەر لە ناو کتێبخانەی گشتیەوە لەگەڵمانی جا پێمان خۆشە باسێکی چالاکیەکەمان بۆ بکەیت تا بینەر و بیسەریش ئاگادار بێلەوەی کاشمێر چەند دەست پێەکە چەند ڕۆژە خانێەوە چالاکی جۆرا و جۆرەکان چین لە ناو کتێبخانەی گشتی لەم فستیڤاڵەدا. سپاس بۆ تەلەڤیزۆنەکەتان بۆ بینەرەکەتان دیارە ئەم فستیڤاڵە 6 ڕۆژە خایەنێ 12 لیژنە لە بەڕێوەبەرەتی کتێبخانەی گشتی سلێمانی سەرپەرشتیەکە بە ئامادەبوونی جەنابی وەزیر و سەرجەم ئەو برادرانی کە لە وەزارەتی ڕۆشنبیری و لاوان پەیوەستن بە ئیشەکانەوە فستیڤاڵەکە توانین هەر فەرمانبەران ئێستا لە کەشوهەوایەکان بە هەندێکیان بەجلی کوردیەوە وەکو جەژنێک سێریەکەن چالاکی جۆرا زۆری تایە لە ئیشی دەستەوە تایەتی هەتاکو بەردەوام و پێشەنگای کتێب هەیە لە ڕۆژی یەکەمەوە تا ڕۆژی شەشەم کۆڕی شعری تایە چالاکی خوێندنەوەی چالاکیەکانی کە ئەتوانین سەرجەمیان بڵێن لە پێشەنگای کتێبەوە دەست پێەکە لە فۆتۆگرافی لە ئیشی دەست زیاتر لە 14 خانە و دەستگا بەشدار بوون کە کتێب عەرزەکەن لەوێ ئەمانە هەمووی لەو 6 ڕۆژەیە توانین بڵێن ئەبێتە چالاکی ئەم ئیشەی بەڕێوەبەرەتی کتێبخانەی گشتی سلێمانی کە بەڕاستی من لێرەوە توانم بڵێم لە بەڕێوەبەریەوە لە کاگالانەوە جێی دەستخۆشیە تا سەرجەم فەرمانبەران کە دابەش بوون بە 12 لیژنەوە سەرپەرشتی ئیش و کارەکانەکە. زۆر چاکە کاک دیاری دیارە کە ناوتان ناوە هەفتەی با بڵێن چالاکی کتێبخانەکان ئەم ماوەی 6 ڕۆژە ئەمە یەکەم جاریش نییە کە ئەنجام بدرێت ئەم فستیڤاڵە یاخود ساڵانەیە چۆنە و جێ ئەگەر ساڵانەیە ئەگەر ساڵی تریش ئەنجام درراوە جیاوازەکەی چییە لەگەڵ ساڵانی پێشووتر؟ ئەم چالاکیە نامۆ نییە بە بەڕێوەبەرەتی گشتەکەمان بە تایبەتی لە پارێزگاکان و لە سلێمانی لە دووهۆک لە هەولێر کە ساڵانە لە هەڵەمجا لە گەرمیان ئەم چالاکیانە ئەکرێ بۆی بتوانین زیاتر خوێنەر نووسەر گەنجان خوێندکاران هەموو چین و توێژەکان ئاشنا بکەین بە خۆمان ئەوانی کە خواستیان لە بۆ نمونە یەکێک لە چالاکیەکان پێشەنگایکی فۆتۆگرافیە یەکێک لە چالاکیەکان ئیشی دەستە هەموو ئەوانەمان کە کۆ کردوتەوە کە گەنج کە هەموو چین و توێژەکان بتوانن بەشدار بنتیایی و ئاشنا بن بەم کتێبخانەیە و بتوانین خزمەتێکی زیاتری هەموو چین و توێژەکان بکەین و بەردەوامیژە بێ ساڵانە ڕەنگە 1-2 ساڵ لەبەر پەتای کۆرۆنا و لەبەرباری ئابووری نەمانتوانی بێ یا سستیمان کرد بێتایە بەڵام خۆشبەختانە ئەم ساڵ بە هاوکاری جەنابی وەزیر و پارێزگای سلێمانی و سەرجەم ئەو کەسانی کە هاوکار بوون توانیمانە ئیشێکی زۆر باش بکەین ئەم هەفتەیە بکەین لە سلێمانیە بکەین بە هەفتەیەکی گەشت بۆ ڕووراگبیری و ڕۆشنبیری و خوێندنەواری و بۆ هەموو ئەو بابەتانی کە کۆمەلگا پێویست پێیەتی. باشە بەڕێز دیاری باسێکی ئەو چالاکیە هونەریانشمان بۆ بکە بە تایبەت کە ئەنجامە دریان چەند ڕۆژەدا و ئەو خەڵاتانی کە پێشکەشەکرێ بۆکێن لیژنەکەتان چۆن جێبەجێیەکە و چاوەڕێیەکەن کە بەشداریبوویەکی زۆر بێت بە تایبەتەوە 6-7 ڕۆژ خەریکی ئەم کار و چالاکیان نابن؟ بەڵێ ئێمە بەتەماین و نەک بەتەمان هەرخواستیش ئەوەیە کە خەڵکێکی زۆر باش بەشدار بێ و ئێمە ڕۆژ سعاتێکیشمان تەرخان کردو بۆ وەفابوون بۆ ئەو فەرمانبەرانی کە کۆچیان کردووە مەدالیا ڕێزلێنانیان پێشکەش بکەین کە هەر ئەمڕۆ لە سعات 4 لە کتێبخانەی گشتی سلێمانی ئەو یادا ئەکەینەوە کە پێم وایە ئەوەش وەفایەکە بۆی بتوانین فەرمانبەران زیاتر بە گۆڕوتینی باشتر خزمەت بکەن بتوانن و تێبگەن لەوەی کە
لە دوای نەمانیشیان بە هەچ هۆکارێک بێ بە خانشینکردن بێ بە مردن بێ خوانەخواستا کە ڕێگەی هەمومانە بتوانین فایەک هەبێ بۆی بتوانین زیاتر فەرمانبەر هەست بۆ ژووری خۆی بکە هەست بە ڕێزی خۆی بکە هەست بۆ بکە کە لێرە بێ یا لێرە نەبێ سوپاس و پێزازینی خۆی ئاراستە ئاکرێت. باشە کاک دیاری ئەوەیش کە زۆر گرنگێستان بیرم لێ کردەوە ئەوەیەکە لە ناو ئەم فستیڤاڵ و ناو ئەم چالاکیانە چۆن توانیوتانە جێگە بۆ وەشانخانەکان بکەنەوە چونکە بەڕاستی گرنگە کە نووسەرێکی خۆمان کتێبێک نووسە لە وەشانخانەیەکی خۆمان بێت لە چاپخانەیەکی خۆمان بێت چاپی بکات بۆیە لە ئەم جۆرە فستیڤاڵانە تا چەندە دەرفەت بۆ ئەوانیش ڕەخسێنراوە بەشدارن لەگەڵتانە؟ ئێمە وامان کردووە زیاتر وەکوتم لە 14 خانە و دەستگا و ناوەندەکانی ڕووناکبیری و ڕۆشنبیری ئەوانەی کە هەڵئەسن بە چاپدانی کتێب بە فرۆشتنی کتێب لێەوە نووسەرەکان دەتوانن کتێبەکانی خۆیان عەرز بکەن و بتوانن باشترین فرۆشیان هەبێ و بتوانن لە پێشەنگاکەمانە کە بەردەوام 6 ڕۆژ ئەو کتێبانە عەرزەکرێ وەگریشێک لە بەشە هەرە ئەکتیڤ و چالاکەکان ڕەنگە لە فیستیڤاڵەکە فۆتۆگراف ڕۆژێکی پێ بدرێ ئیشی دەست 2 ڕۆژی پێ بدرێ یا هەزیشێککە بەڵام فرۆشتنی کتێب یا عەرزکردنی کتێب هەر 6 ڕۆژەکە بەردەوامە و ئەتوانین بڵێن یەکێکە لە بەشە زیندوەکانی فیستیڤاڵی ئەم جارەمان. بەڕێز دیاری بە دەرفەت ێزانم پرسیاری وەت لێ بکەم کە چاپکردن و بڵاوکردنەوەی کتێب بە تایبەت کە ئێستا بە ڕێژێکی زۆر ئەکرێ بەبێ سانسۆر و ئازادی نووسینە ئەمانە تا چەند کاریگەریان هەیە لەسەر بە کللتورکردنی خوێندنەوە ئایا زۆری کتێب یاخود ئەو زۆری چاپکردنیان پێویستەکە خۆی بە شێوازێکتر بکرێ بە کللتور؟ ئێمە لە ئێستا شتێک نییە ناوی سانسۆری کتێب بێ خۆشبەختانە هەر نووسەرێک هەر وەرجێڕێک ئەگەر خۆی بێ یا وەکیلێکی هەبێ یا کەسێک لە چاپخانەیەک نووسراوێک بێنێ ئێمە بتوانین ژمارەی سپاردنی بینێ با توانین بڵێن بە ئاسانترین ڕێگە ژمارەی سپاردنینێ ئەو کتێبانەی کە لەسەر هەستی نەتەوایەتیە لەسەر مێژووی میلەتەکەمانەوە ئەو کتێبانی لەسەر ئەدیانەکانە توانیمانە ڕێگایچکەی بۆ بکەین بۆی بتوانین باشترین کتێب باشترین خزمەت بکەین بە ئەدیانەکان. هەر بۆ نمونە ئێمە لە بەڕێوەبەرایەتی گشتی کتێبەکانی مەسیحیەکان کتێبەکانی کەی ئەدیانەکانی کە ڕێگەمەنداوە کتێبخانی گشتی عینکاوە هەستێ بۆ ئیشە بتوانین ژمارەی سپاردنی باتێ ئەوە کار ئاسانێکە بۆ نووسەرێکی ئەدیانەکانی کە هیچ پێویست ناکا بێتە بەڕێوەبەرایەتی گشتی و جارێکی کە هات و چۆ و مەسرەف و کە ئێمە تێنەگەین لەوەی ئەم کتێبە تا چەند خزمەتی ئەدیانی مەسیحیە ئەدیانی یەزیدی ئەدیانەکانی کاکە خۆی لەوێ لە کتێبخانەی گشتی عینکاوە توانێت ژمارەی سپاردنی بداتێ و بە ئاسانترین شێوە و بە توانیمانە کاراسانکی زۆر باشی بۆ بکەین تا خزمەتی ئەو نووسەرە بکەین. باشە کەواتە ئەمە خزمەتگوزاریەکی زۆر بەرچاو باشە کە لە کتێبخانە گشتیەکان ئەنجام ئەدرێت بە گشتی بینە سەر ڕەوشی کتێبخانە گشتیەکان و ئەوەی کە 92 کتێبخانەی گشتی حکومی لە هەرێمی کوردستان هەیە ڕەوشەکەی چۆنە؟ چ شتێک پێویستە کە هەبێت نییە چ شتێک هەیە کە زۆر باشە تایدا لەسەر ئاستی هەرێم؟ بەڵێ ئێمە لەسەر ئاستی هەرێمەوە 4 کتێبخانەمان هەیە لەسەر ئاستی گشتیەکان 8 کتێبخانەی گشتیمان هەیە کە کتێبخانەی گشتی زاخۆ کتێبخانەی گشتی دۆ کتێبخانەی گشتی ڕاپەڕین کتێبخانەی گشتی سۆرانیش لە مانگی دەیە بەڕێو ڕسمێکی شایستە ئەکرێتەوە کتێبخانەی گشتی سلێمانی گشتی هەولێر هەڵەبجە گەرمیان ئەمانە هەمووی لقوپۆپیان لەکرێتەوە بە سنوورەکانی خۆیان ئەتوانین بڵێن کەشوهەوایکی وا ڕەخساوە کە نووسەرێک خوێنەرێک خوێنکارێک ئەگەر هەچ کتێبێکی لە قەزاکەی خۆی دەست نەکەوێت کارێکمان کردووە لە خۆناغی ناوەڕاستین بە ئەلکترۆنیکردنی کتێب بتوانین لە ڕێی مۆبایلەکەتەوە لە ڕێی لاپتۆپەکەتەوە کام کتێبە دویست کام سەرچاوە دویست بتوانێت بکرێتە بەردەستە و ئێمە بۆی هەر پرسیارێکی لا دروست بێ با من وەڵامن بەمەوە ئێمە لە کتێبخانەی گشتی دەستمان بردووە بۆ دووسێ ئیشی زۆر باش یەکێک لەوانە وەکوتم بە ئەلکترۆنیکردنی کتێب یەکێک لەوانە ئێمە لەگەڵ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیە
چالاکێکی گەورەمان کرد لە ساڵی ئایندەیە توانیمان نزیکەی 7,000 کتێب بخێنە ناو ڕەفەکانی زیندانیانی چاکسازیەکانەوە، چاکسازی گەوران، چاکسازی مناڵان، چاکسازی ژنان. ئەمە یەکێک بوو لەو ئیشانی کاکری ئێمە بڵێن جێی شانازیە بۆ بەڕێوەبەراتی گشتێکەکەمان. ئیشێکی کەمان لەسەر خەتی لەگەڵ وەزارەتی پەروەردە کە بتوانین کتێبخانەکانی خوێندنکاکان ئەکتیڤ بکەینەوە. ئێمە ئەزانین لە مێژووی کتێبخانەی کوردیە لە ناوەندەکانی خوێندنا بە تایبەتی لە متەوەستە و لە ئامادەیەکانە کتێبخانەی زۆر باش هەیە، بەڵام لەبەر هۆکارە جیاجیەکان ڕەنگە نەمانتوانی بێ و پێویست تەنسیق لە بینمانە هەبێ، بەڵام ئێستا لە بەرنامەیەکی زۆر باشمانە لەگەڵ وەزارەتی ئەوقاف لەسەر خەتین بنەویش بەرجارتی ئەوقاف بێشێکە لەوانەیە کە خاوەنی کتێبخانەیەکی مێژووی و کتێبخانەیەکی زۆر سەرچاوی زۆر باشی تایە کە بتوانین ئێمە جارێککە لەگەڵ ئەو 94 کتێبخانەکەی خۆمان بخێنە سەرخەت ئیشی لەسەر بکەین. بەڵێ باسی ئەوەت کرد کە کتێبخانەکان گرنگی زیاتری پێن لە نێویاندا کتابخانەی تایبەت بە منداڵان ئێوە چیتان کردوە تایبەت کتێبەکان کە تایبەتن بە منداڵان چەند کتێبخانەی منداڵان هەیە؟ ئایا ئەو کتێبانەی کە چاپەکرێەوە بڵاوەکرێتەوە نووسرێ بۆ منداڵان لە ئاستی پێویستدایە؟ ئێمە لەسەر جەمهەشتی کتێبخانە گشتەکەی کە باسم کرد کتێبخانی مناڵان هەیە، ئەشتوانن هەر ئەمڕۆ نوێنەرتان، کامێرمانتان، پەیامنێرتان بێن یەکێک لە چالەکیەکان بەشی مناڵانە کە لە سلێمانی بە تایبەتی بەشێکی زۆر ئەکتیڤە واتوانین بڵێن جێی دەستخۆشیە بۆ بەڕێوەبەراتەکان و بۆ مدیر و وەسە جەم فەرمانبەران و بەشی کشمان هەیە هەر لێرە توانن ڕیپۆرتاژێکی زۆر باشکردن لە بەشی نابیناکان کە جیهاز و لاپتۆپ و کۆمپیوتەری زۆر باشمان بۆ دابین کردوون توانیمانە لە ڕێی ئەویش هەر لە ڕێی بەڕێوەبەرایەتی لەسەر بۆ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی جارێکی کە مانگە پێش ئێستا دانیشتێکمان کردووە بە تەمای دانیشتنی دووهەم زیاتر لێک نزیک بینەوە بتوانین خزمەتێکی زۆر باش بکەین بە نابینایان. زۆر باشە. بەڕێز دیاری سەبارەت بۆ کتێبانەی کە وەرگێڕانیان بۆ کراوە بۆ کوردی و ئەو کتێبانش کە کوردین و ئەبێ وەرگێڕانیان بۆ بکرێت بۆ زمانەکانی تر کە زۆر پێویستن لەسەر مێژووی کووردە یاخود لەسەر کولتوری کوردیە لەناو کتێبخانەکەتان یاخود لەناو فستیڤالەکە با بڵین لەناو کتێبخانە کوردیەکان کە هەر چۆن کارکراوەکە ئەو جۆرە کتێبانە لەم جۆرە فستیڤالانەیە کاری لەسەر بکرێت نمایش بکرێت ڕەنگە میوانی بیانیشتان هەبێ بۆی کە زیاتر بچێتە بەردیدی خوێنەر. بەڵێ 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 ئێمە لە چوارچێوەی ئەو چواردە دەستگا و ناوەندە ڕۆشنبیریانەی کە بەشدار بوون کتێبی وەژێڕاوی زۆر باشی تایە بۆ هەردوو زمانی کوردی بۆ زمانەکانیکە زمانەکانی کە بۆ زمانی کوردی ئەوەش لەوێ بەشیشی خۆی کردوتەوە ئەتوانینەوەشە زیاتر بڵێن ئێوەی ڕاگەیاند کارەکان ئێوەی کەناڵەکان بتوانن هیچ لەسەر ئەو بکەن بەڕاستی وەرجێڕان یەکێکە لە بابەتە هەرە هەستیارەکان چونکە بە ئەو زمانی کە پێی وەرەجێڕی چەند کوردێکی پاراوە چەند کوردێکە لە ڕووی ڕێزمانیەوە بە باشترین شێوەوەی گەینتە خوێنەر چەند کوردێکی پێ هەڵەت و پەڵەتە لەوەشە ئێمە گیر و گرفتمان هەیە کە ئەوەی خەڵکانی پسپۆڕە ئیشی بەڕێوەبەراتێکی ئێمە نییە خەڵکانی پسپۆڕ و خەڵکانی ئەکادیمیە کە بتوانێت لەو بوارەیە جێدەستی خۆی دیاری بکە و ئیشی لەسەر بکە. بەڵێ بەڕێز دیاری وەستە عەزیز بەڕێوەبەری گشتی کتێبخانە گشتیەکان لە سلێمانیەوە لەگەڵمان بووی سوپاس بۆیەوە.